بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێنەگرافی بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبین. ئەم هەفتەیە کەسایەتی خۆشەویستی شاری سلێمانی کاک هێمن فەرەد شاڵی میوانمانە. کاک هێمن یەکێکە لەو کەسایەتیە خۆشەویست و دیارانەی شاری سلێمانی کە ساڵانێکی زۆر توانیوەتی لە چەندین قۆناغی مێژووی و لە چەندین وێزگەی ژیانی خۆیدا خزمەتی گەورە بکات. کوڕی خانەوادەیەکی دیار و دێرینی ئەم شارەیە. خانەوادی شاڵیەکان بە درێژایی 100 ساڵی ڕابردوو و زیاتریش توانیوانە لە چەندین قۆناغی مێژووی جیاوازدا کە چەندین کەسایەتی دیاریان تیا هەڵکەوتووە خزمەتی گەورە بەم شارە و بە کوردستان بکەن. کاک هێمن وەکو گەنجینەی بنەماڵی شاڵیەکان وایە و خاوەنی هەزاران وێنەی دەگمەن و نەبینراوی مێژووی سلێمانیە. زۆرێک لە وێنەکانی تەمەنیان لە 100 ساڵ زیاترە و هەتا ئێستا ئەم ئەرشیفە دەگمەن و نایابەی وەکو خۆی پاراستووە. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەیە ئەوەندەی کە بتوانین تیشک بخێنە سەر مێژووی هەندێک لە وێنەکان، مێژووی بنەماڵەی شاڵیەکان و بەتایبەتی خانەوادەی کاک هێمن شاڵی کە کەسایەتی گەورەیان تیا هەڵکەوتووەوە خزمەتی گەورەیان بەم شارە و بە کوردستان کردووە. کاک هێمن جانم کاتۆ باش. زۆر زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر زۆر خۆشحاڵ بین و چاومان ڕوون بوو. من سوپاسانەکەم بەخێر بێن سەر چاوان. سواسی جەنابەتەکەم پێم خۆشە لە سەرتا بزانم تەندروستی چۆنە، ماوەیەک تەندروستیت باشنە و ئێستا وەزعت چۆنە؟ تر پیری و هەزار حیب وردە وردە چاگە بێ و خراپە بێ و تر بەر ڕۆژە ئیشەڵا باشە بی و جەنابەت پیری و هەزار جوانی بەڕاستی. من چۆن ڕۆژە ینی لەگەڵ جەنابەت قسە ئەەکەم و یەم بۆ ئێرە ماشەڵا ینی گوڕوتین و وزە و توانا و تااقەتێکی باشە هەیە بۆ ئەو ئەرشیفەی پاراستوتە دڵسۆزی و بەڕاستی ینی گوڕوتینێکی هەیە بۆەوەی کە خزمەتی مێژووی ئەم شارە و فەرهینگی ئەم شارە بکەیت. سوپاسیەوەکەم ئێوە ماندوو بوون لەگەڵمە زۆریش دەستەکانە خۆش بێ بەڕاستی ئەو ئەرشیفەی کە پاراستوتە ینی جێگەی دەستخۆشیە بەڕاستی. ئێمە سوپاسی تۆکەن جارێکی تر. من پێم خۆشە دیارە ماشەڵا وێنەکان زۆر زۆرن ینی فرێ هەمویان ناکەین بەڵامۆنی بتوانین من پێم خۆشە سێری هەندێک وێنی زۆر گرنگ و ئەوانە بکەین. ئەگەر لە بنەماڵی شاڵیەکانەوە دەست پێ بکەین و تایبەتی لە باپیرەکانت من پێم خۆشە بەم وێنەیە دەست پێ بکەم. ئەمە وێنەیەکی حاجی فەقی شاڵی باپیرتە. خۆت باسێکی کەسایەتی و پیاوەتی ئەم پیاوەم بۆ بکەی. حاجی فەقی شاڵی من ناتوانم مافی ئەوە نییە کە بتوانم وەسفی و پیاوە بکەم. هەر ئەمەنگاڵێم پیاوێکی خێرخواز بوو، هەموو ژیانی لە خزمەتی مەلها خزمەتی مەلە بە تایبەتی مەلای ئەو زەمانە حافزەکان ئەوانەی کە چاویان نەبوو قورئانیان نەخوێن قورئان خوێنەکان زۆر خزمەتی ئەکردن و پیاوێکی هەرەیزانی بڕۆ بۆ ماڵەوە و بۆ دوکانەکەی و هەرچێکیش پێیاکە مهم نەبوو لەدای هەمووی لەبەرەوە کە کۆچی دوای کرد تەنها خانوویەکی هەبوو لەگەڵ خانوویەکی پسکۆلە لەسەر گۆت هەرچێکی نەبوو. ڕۆحی شاد بێ و جێگەی بەهەشت بێ. کەسایەتێکی دیارە حاجی فەقی شاڵی لە مێژووی سلێمانیە. من مەسەلی ئالامەوە باپیر کەسم بەقەرەوە خۆش ناوێ تاکو هەم تەمەنش. ساڵی چەند کۆچی دوای کرد؟ ساڵی 1950 دیارە تۆ کاتە تەمەنت مناڵەوە بەڵام لەگەڵی ژیاوی. ئەمە لەگەڵی ژیاوم لە بەردەمیان چەند ساڵ لە بەردەمی دوکانەکە دانیشتوم. ماڵی لەکوێ بوو؟ ماڵی لە دەرگەزێن بوو. ئەو خانووی کە ئێستا مۆزەخانی ئەتنۆگرافی زانکۆی سلێمانیە خۆیان دروستیان کرد. بەڵێ دیارەوەی شکل لە خانووە دیێرینەکانی سلێمانیە ئەگەر بمێنێ تا ئێستاش ماوە خۆشبەختانە تا ئێستا ماوە مۆزەخانی ئەتنۆگرافی زانکۆی سلێمانی چیایە هەرچەنە ماوەیەک خراپ بوو بیناکەی بۆ هیوای کە بمێنێ. ئەمە پێم خۆشم وێنێ ئەم خانووە پیشان دیارەمە وێنەکەی ماڵی ئەوانە. 10 ساڵی ژیانم لەم خانووە بووە. 10 ساڵی ژیانم لەم خانووە بووە. دوای من مامم دوای ئێمە ساڵی 56 ئێرەمان بەجێشتەوە. دوایەوەی تر مامم لەوێ ژنی هێنا جەمال شاڵی
وتیایمەوە زۆر کاتیش ئەوانەی کە لیانە قەوما گەڕانەوە بۆ ژوورێک لە ژوورەکان لەو ماڵە خانووی گەورەیە خانوێکی گەورەیە ئەمەش دیمەنێکی تری ئەو خانووی ئەمە ساڵی شێوەیەکی 74 گشتە شێوەیەکی گشتی لە خانووەکەیە بەڕاستی بۆ هیوای هەر وەکو خۆی بمێنێ ئەمەش دیمەنێکی تری ئەمەش باشەکەی دیمەنێکی دیار کێمە. ئەم کورسی و ئەمە باخە ئەمەیان ساڵی هەشتا بەڵێ شوێنی شوێنی یادەوەری دەیان لە نەوەکانی شاڵیەکان و تۆ و برا و برازاکان و زۆری ئەوانەیە مناڵەکانی مامم کە لەوێ لەدایک بوون حتا مناڵەکانی ئەمە ڕەوشاڵی کە لە بەغا بووە هاتوونەتە لەو ماڵا لەدایک بوون ئەنجگە لەوەی لە مێژووی بنەماڵی ئێوە زۆر گرنگە ئەو خانوو ئێستا لە مێژووی سلێمانیش یەکێکە لە خانۆ گرنگەکان ئەم وێنێ ژوێنەی حاجی حەماغای حسێناغایە پێم خۆشە خۆت باسی ئەم پیاوە بۆ بکەی. پیرمە باوکی دایکمە بەڵێ هەرچەندە من 2 ساڵ بووم کە ئەمری خوای کردووە ساڵی 1940 کۆچی دوایی کردووە ئەو وێنێ زۆر کۆنە پێما بێن ئەمە بیستەکانە. ئەم وێنەیە هینی ساڵی 1922 کە لە حەج گەڕاوەتەوە کە لە حەج گەڕاوەتەوە لە بەغا گیراوە ئەم وێنەیان گرتووە تەمەنی 100 ساڵ زیاتر ئەو ڕسمە بەڵێ وێنەیەکی جوانە 4 ساڵە بەڵێ وێنەی بنەماڵی ئێوە و خێزانی ئێوە پێم خۆش ئەم وێنێ پیشان بەم کە هەندێک کەسایەتی بنەماڵی ئێوەی و جنابیشی تێ کە زۆر مناڵی لێوە ئەوانە چێ ئەمە ئەم وێنەیە لە ماڵی حاج عەبدوڵای شاڵی گیراوە بڵێ جاران هەر دەرگەزێن بووە بەڵام دوایی بووە بەسەر شەقام بڵێ بەرامبەر مزگەوتی خانەقا بەرامبەر حەمامەکان و نزیک مزگەوتی خانەقا ئەوی لەو وێنەیە ئەو مناڵەکە منم ئەوەی کە بە باوەشیوە ئەم وێنەیە 1946 گیراوە بڵێ ینی 80 ساڵ تەمەنیەتی ئەمە حاج عەبدوڵای شاڵیە ئەوەی کە توی بە باوەشەوەیە بەڵێ بڵێ ئەوە باوکی عەتا شاڵی و دکتۆر قایر شاڵی و دکتۆر ئەحمەد کەمال شاڵی و کاک محەممە و کچەکان ئەمیکەیان حاجی فەقیر شاڵیە باوکی حەمەد ڕوو شاڵی و فەرەش شاڵی و جەمال شاڵی و باپیری ئەحمەد تۆ، بەڵێ. شاڵی بەڵێ باپیرمە ئەو کەسەی لە تەنیشت دەردووشانایە قاتی لەوە ئەوەی ئەمەی لە ناوەڕاستیانەیە بەڵێ. ئەوە حەمەد ڕوو شاڵیە کوڕی حاجی فەقەیە بەڵێ. کوڕە گەورەی حاجی فەقەیە ئەوی سدارەکەی لەسەرایە باوکمە حەمە فەرەجە بڵێ ئەو ژنەی لە دواوەیە و ئافرەتە بەداخەوەیش لە گەنجەتیە بە شێرپەنجە کۆچی دوایی کرد ساڵی شەستەکان جەمی لە خانی ناو بوو کچی حاجی عەبدوڵایە ئەمە ئەحمەد کەمال شاڵیە دکتۆر ئەحمەد کەمال شاڵی کوڕی حاجی عەبدوڵایە بڵێ ئەمەشیان جەمال شاڵیە ئەوەی کە دانیشتووە بەڵێ دانیشتووە ئەوەیان جەمال شاڵیە ئەویشیان محەممەی حاجی عەبدوڵای شاڵیە وێنێکی زۆر جوانە بەڕاستی کۆنە ئەمە و 80 ساڵ تەمەنێت بەڵێ ڕاست دەست خۆش بە کاک هێمن دیارە من کۆمەڵک ڕسمی زۆرم لای هەوڵێم هەنیشیان بە خێرایی بۆ ئەوی بینەرانی خۆشەویستیش بیبینین ئەم وێنە دەگمەنانە ئەم وێنەی کەسایەتیەکە ئەمە چیەکە ئەمە کەریمخانی حسەین ئاغای ئاغا تەهایە پیاوێکی قسە خۆش و مەلاکێکی خاوەن مڵک بوو کاتی خۆی ژیانێکی خۆشی بردۆتە سەر و ئەم وێنەی بۆ لە ئەرشیفی تۆیا هەیە ئەو مامی دایکمە مەڵێ مامی دایکمە پیاوێکی زۆر باش بوو ئێمە زۆر خۆشەویست ڕۆحی شاد بێ ئەمە ژوێنەیەکی ساڵی 1939 پێم وابێ ئەمە 1939 باوکمە منە لە تافی لاوێتیە من نازانم نەچوە گرتوێتی بەڵام وێنەیەکی جوانە وێنەیەکی جلوبەرێکی جوانە کەوای تاقەی لەبەرایە لەگەڵ چاکەتە کەوای تاقا ئەوانەی کە توانای مادیان باش بووە توانیوانەوە لەبەرکەن کەوای تاقە زۆر مهم بوو زۆر جوانە ئەم وێنەیە لە 29 دوانزەی 1950 گیراوە دیارە مەسەوەر حەبیب وێنەکەی گرتووە وێنێکی باوکتە لە دوکانێکی لە دوکانی ئەمە لە خانی ئاغا فەتحوڵڵایە منە ئیشتانێک نەچوو بووە باوکت ئیشی چی بوو کاک باوکم قماش فرۆش بوو بە جوملە منە و ئیش و کاری ئەوانە و زەمانە لە هەموو شتێکا ئیشی کردبوو باوکم لە
بیرم بێ لە چاییشیە کرد هەمووی بە جوملە لە خوریە لە لۆکە لە دەڵەکە لە ڕێویە لە حەتی کاس پێ بکە و جارجاری جارەشی کردووە لە دەرەوە دیارە باوکت وێنەی زۆرە معمەلی کاشیشی یەکەمین کەسە کە معمەلی کاشی لە سلێمانی دانا ساڵی 1957 زۆر لە وڵاتان گەڕاوە وێنەی زۆر هەیە لە وڵاتان ئەمە وێنەیەکی ئەوە لە لێشێک لە کەنیسەکان ئەوە کوێیە؟ ئەمە کەنیسەی قیامەیە لە دیمەشق لە داوای لە قودس ئەوسا ئیشتا جوولەکە نەیگرتە بوو ئەو لەو کەنیسەی قیامەیە کەنیسەی قیامە ئەمە شەر وێنەی لەگەڵ گەرە بێتە بەڵێ دیارە زۆر کەشخە و شیکپۆش و ئەوانش بۆ باوکت ئەمە وێنەیەکی ئەوە لە تاران 1950 لە تاران لە تاران ڕاستمی گرتەوە وێنەکانی زۆر جوانن ئەمە وێنەیەکی باوکت و دایکتن بێ ئەمە وێنەی باوکم و دایکمە دایکت کێ بوو کچی حاجی حەماغای حسەین ئاغا تەها هەر باوکی دایکم و باوکی باوکم هەردووچیان پورزای یەک بوون دراوسێ یەکیش بوون بەرامبەر یەک بوو ماڵەکەیان ئەمە لە چیمەنگیراوە ساڵی 1961 ئەچوین بۆ کەرکوو بۆ ماڵی کاک مەحموود خەفاف ئەمە ژوێنێکی زۆر جوانی دایکتە ئەمە ساڵی 1952 گیراوە 54 گیراوە لە ماڵی حاج فەقێ گیراوەمە وێنێکی زۆر ئێوە چەند خوشک و براون کاکێمە ئێمە سێ برا و یەک خوشکین کاک هۆگر کامەران من گەورەکەیانم دوایەوە دکتۆر کامەرانیەت اینجا هۆگرات گەشە اینجا هۆگر ئەمە وێنەیەکی تۆ خوشک و براکات ئەمە لە سەیران گرتمان دەوەزان 2002 لە شیوە سوور شاخە سوور وێنەکانت وێنەی زۆری تایە یان تۆ جگە لە بنەماڵی خۆتان وێنی زۆر کەسایەتی و خەڵکی تریشت لای خۆت پاراستووە ئەمە پورەکانتن کێوەکانمان خوشکەکانی باوکم شەفیقە شاڵی شەفیقە ژنی سابیر بابان بوو ئەختەر شاڵی مامۆستا بوو خێزانی ئەحمەی حاجی عەلی کوتەک ئیشان فەیمەخانە خێزانی مامۆستا جەلال بوو پورەکان خوشکی باوکت بەڵێ ئەم وێنێش تۆی تایی لەگەڵ دوو منم ئەوانە کێن ئەمە منم ئەوە کامەرانە ئەوە پورە پاچی زەمە کچی حاجی حەماغایە ئەمەش حەسی بە مامۆستا حەسی بە شاڵی حەسیبەی غەنی شاڵیە ئامۆزامان لە ماڵی ئەمە گیراوە وێنێکی جوانە تۆ تەمەنە مناڵە لەوێ بەڵێ مناڵ ئەم وێنەیە وێنەیەکی کاک جەمال شاڵیە ساڵی 1940 دیارە کاک جەمال شاڵی هیچێکە لە کەسایەتی دیارەکان هەم بنەماڵی ئێوە هەم کوردستان و لە زۆر قۆناغی مێژووی ئەم پیاوە ڕۆڵی ئەم جەمال شاڵی ئەڵێ لە جەژنە گیراوە لە هۆمەرمەنگان وێنەی گرتووە بە مناسەبەتەوە پێم خۆشە ئەمە شەروێنێکی کاک جەمالە هەرێک باسی کەساتی کاک جەمالم بۆ بکەی وەکو کە تۆ لە نزیکەوە ناسی کاک جەمال شاڵی پیاوێکی خوێندنەوار بوو نووسەر بوو خاوەنی ڕۆژی نوێ بوو سیاسەتمەدار بوو هەتاکو ساڵی 1965 وابزانم ئیتر کە خلاف دروست بوو لە بینی باڵی مام جەلال و باڵی مەکتەبی سیاسی و ڕەحمەتی مەلا مستەفا ئیتر ئەم وازی هێنا لە سیاست کاگێ هێمن دیارە جەنابەت فەیسەڵیە لە سەرەتای پەنجاکان چوتێتە فەیسەڵیە ئەمە ئەوە فەیسەڵیە و یەکێکە لە وێنانەی کە تۆی تیای پێما بێت 1952 1954 پالای سۆنفی سێ بەڵێ 54 55 تا پۆلی چەند لە فەیسەڵیە بوویت تا پۆلیسیە ئەمە دوا پۆل بوو
دوایی چوومە خالیدیە خۆ دەناسیتەوە لە ڕسممە لە کوای بزەبێت تانیەوە تایر بەگە من لە بەردەمیان لە تەنیشتی مامۆستاکەوەی دیارە بەردەمی کەجلی ڕەشی لە بەرای بە لە بەرە ناوانە زۆر لەو ئەمانی کەش کەسایەت. ئەکسەریەتیانە ناسمەوە ئەو جەلا لە فەنیە و مامەسا عومەرە فەنیە عومەری پوتیان پێ و مامۆسای وەرزش هێتەرەوە گەردوونی هەموو سەراغایە ئەوە ئومێدی هەمومی دیارە زۆرن کەسایەتەکان زۆرن جوانی و ساڵێ ناکرێ. باڵی کۆنی دوور و درێژ فەیساڵیە بڵێ ئەم وێنەیە ژوێنێکی جوانی فەیساڵیت پێم خۆشە پیشانی بەم تەختەکانی نێناوت لە حوشە دانیشتوون کەسم هینەی نییە ئەمە وێنەیە ئەمە هەمووی بەرامبەر ڕۆژەکە دانرا و ڕسمی بگرێ بەڵامی تر هەمووی چاوی داخست و هەمویان زۆربیان ناسم لە دوای مەکتەبی فەیساڵێت شتە خالیدیە خالیدیە بۆچی مەکتەبەکەت گواستەوە ئێمە گواستمانەوە لە ماڵی باپیرمەوە بۆ سەرشەقام هەر شەژان نزیکیش بووین ئێتر خالیدیە کۆڵانە بۆ دیوە بوو بتر باوکم نردێنی بۆ ئەوێ چوونە ئەوێ بڵێ کاکێ من ئەم وێنێش هەر لە ئەرشیفەکەی جەنابتە فرقەی کەشافەی مەکتەبی سلێمانی 1932 ئەمانە 1932 ئەم وێنەیەم دەستکەوت نازانم چۆنم دەستکەوت بە هەر حاڵ دوو کەسی شاڵی تێ هیچێکیان ڕەحمەتی مامۆستا عەزیز شاڵی ئەوی کەشیان کاکە فەتاح شاڵی وێنێکی جوانێکی کەشان وێنەیەکی زۆر 1932 شتێکی بەڕاستی عەنتیکە. وێنەیەکی مێژوویە ئەم وێنەیە ساڵی 1963 لە وێنێکی باوکتە پێم خۆشە خۆت چیرۆکی ئەو وێنێ بۆ باس بکەی ئەوە کێیە ئەمە بەربوونی باوکمە لە مەنعی تەجەولەکەی 1963 ئەمە من و کامەرانی براشمی تیا بووین بەڵام پێش ئەو بەربووین وتیان ئەوی ئیمتیحانی هەیە بچێ بۆ ئیمتیحانەکەی لەبەرەوە بەریان ناین تۆ لە پۆلی چەند بووی لە پۆلی سێ بووم سێ بوویت سێم تەوەستا بوو لە جمهوری لە دوای خالیدە چیتە جمهوری و لە پێشا چووینە سلەیمانی ینی بەڵێ بەڵێ ئەتر لەوێ جمهوریان کردەوە عەبدوڵڵا شاڵیان کرد بە مودیر تر ناردێنین بۆ ئەوێ کۆمەڵێ بووین ئەم وێنەیە ساڵی 1969 گیراوە لە دوکانی خۆتان ئەم دوکانی باوکمە باش ئەوانش ئەمە کامەران مناڵ بوو وابزانم کۆچی دوایی کردووە بەشکە چۆلەکەیشی پێەیە ئەوەش کاکزەلال دەسەر ڕاستی باوکم بوو جێ ئاعتیمادی باوکم ئەوش کامەرانی برامە ئەوش خۆم ئەوی کە لەسەر مێزەکە دانیشتۆ توی خۆم وێنەیەکی زۆر دوکانی قماشی جملێ باش ئەم وێنێش هەر دوکان ئەوە هەر هەمان دوکانە هەمان دوکانە بەڵام دەستکاری دیکۆروشتە کردەوە دوای زیاتر لە دوای باوکە دوایەوەگە دوکانی خۆمە بڵێ باوکت کەی کۆچی دوای کرد کاکێ من ساڵی 1970 لە شێر پەنجە هۆکارەکەشی جگەرە کێشان ڕەحشاد بێ باوکە دیارە سوو کۆچی دوای کردو بەداخەوە هەندێک وێنی تری تایە کاک هێمنەمە وێنێکی توێیە دیارە زۆر کۆنە وێنەکە تۆ ئەوە کیە لەگەڵ تۆ لە ناو عەرەبانەکەی پێمان من لە ناو عەرەبانەکە ئەمەوە ماممە جەمال شاڵیە پاڵ بە عەرەبانەکەوانە لە ماڵی حاجفەقە گیرەوە کۆتایی چلەکانە تەسەورەکەم ئەم وێنێ ئەمە 46 بالضبط ئەم وێنەیان 1950 تۆیت بە جلی کوردی و پشتێنێکی پانتان بەستووە کاکێ من کامەرانی برامە مژدەی عومەر ئاغای خاڵمە لەگەڵ منم لە ماڵی ئەمە جەژن بوو ستایلی جودوبەرگەکانتان 1950 سەیرە ئەم وێنێش تۆیت من و کامەرانی برام ئەمە ساڵی 1949 ئەوەی پانتۆڵەکە منم ئەوی کەش کامەرانی کامەرانە بنە 1963 لە خۆرماڵ ئەوانە کێن ئەمانە دکتۆرە نەسرینە سەیدەلێنی شاڵی بەڵێ بەڵێ سەیدەلێ شاڵی ئەم هۆگرە خۆمم شیرینی ماممە ئەو
يعني مناڵی حەمەڕۆ و شاڵیە بەڵێ ئەمەش ئاهەنگی ئەحمە شاڵیە ئامۆزام ئیسە خێزانی کامەرانی برامە ئەمەش گەشەقانی خوشکمە کە بە پێوەستاوە لە دۆ بەڵێ بەڵێ وێنێکی جوانە ئەوە لە خۆرماڵەوە پێشمە نەیتە جەولەکەی و هەندێک وێنەی مێژووی سلێمانی پیشان بین بەڕاستی وێنێت زۆر لەلایە هەندێک وێنە لە مناسبە و لە شتی جیاوازە گیراوە پێم خۆشە لە ئەرشیفەکەی تو پارێزراوە ینی جگە لە بنەماڵی خۆتە وێنەی ئەم خانوە دیارە زۆر بەلاتەوە گرنگ بوو وێنەکەشت کە پس کردو دراوسێمان بوون ئەم وێنەی ماڵی حاجەحمەی پیرۆزە پێشمانەوە ماڵی گوڵەخان حاجەحمە نەما بوو ئەمە وەختی خۆی مەکتەبی زەهرا بوو کچان کە ست فاتمە مدیرەی بوو ست بەیجە معاونەکەی بوو دوایەوە لە دوای شۆڕشی چوارزای تەمووزان بوو بە ناوەکەیان گۆڕی بە گوڵاڵە ئەتر بازانم دوایەوە جۆزرایەوە بۆ شوێنیکە ئەم خانووە بەداخەوە میش بۆ بەگەڕات زۆر و بەڕاستی خانوێکی جوانە هەر زۆر خۆزگە بمایە کاکی من ئەم وێنەیە وێنێکی زۆر جوانە بەڕاستی ساڵی 1922 گیرەوە 5/1922 ینی کەسایەتی گەورەی ئەم شاری تایە ئەوانە چێن ئەمە حاجە عەلیاغایە ئەوەی کە دانیشتووە بەڵێ حاجە عەلیاغای مارفاغای ئاغا تەهایە ئەمە ئامنەخانی کچێتی لای ڕاستەوە بڵێ ئەمەیان فازلی کوڕێتی ئەمەیان عەبدوڵڵا لوتفی کوڕێتی ئەوەی لای ڕاستەوە ستاوە ئەمەش سەبرەفەنیە تەمان سەبرەفەنی مندوبی سلێمانی بوو نایبی سلێمانی بوو لە مەجلیسی عەیان بەڵێ دیارە کاک عەبدوڵڵا لوتفیش کەسایەتێکی دیار و عەبدوڵڵا لوتفی پیاوێکی زۆر گەورە بوو زۆر مەزن بوو هەرەڵا تۆ لە بیرەوەری خۆت لەگەڵی ژیاوی من دیومە بەڵێ لە خزمەتی گەیشتوم چەند جار چوومەتە ماڵیان شکەمانە ئەمە مامی دایکمە ئەمانی ژامۆزایەن بەڵێ لەبەرەوە چووینەتە ماڵی وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەم وێنەیە وێنەیەکی باوکتە لەگەڵ کاک حەمە عەلی مەدهۆش لەگەڵ ڕەحمەتی حەمە عەلی مەدهۆشە ئەمە چوون بۆ شەقڵاوە تەمان خزمیشن و هاوڕێژ بوون هاوتەمەن بوون بەڵێ لەبەرەوە هاوڕێتیانە بوو ئەگەڕان بە یەکەوە زۆر لەگەڵ یەکتریا ئەم وێنێش وێنێکی مێژووی و جوانی سلێمانیە ئەو کەسایەتیانە کێن ئەمە لە سیەکان ئاگیراوە ئەوانەی کە پیاوەکان ئەمە حسێنەفەنی ساڵحاغایە لای ڕاستەوە بڵێ ئەمەیان ڕەشێفەنی سەدقیە ماوکی کاک سەفۆت ئەمەش عومەراغایە عومەراغای حاجی حەماغای حسێناغا خاڵمە خاڵتە بڵێ ئەمە پاچیزەی خوشکێتی وی لە باوەشایەتی بەڵ ئەمەیان پاچیزەیە ئەمەیان کەمالی ڕەشێفەنیە ئەو مناڵە جلسی بەڵێ ئەمی کەشیان گوزی دەخانە وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی زۆرە وێنەیە 1930ەکان تا ئێستا زۆر جوانە ماوەتەوە ئەم دوو کەسایەتی چێن ئەمەش 1930 ئەمە 1930 کوڕانی ئەمە سەعیاغای کەریم خانە کوڕانی کەریم خان سەعیاغا و لەگەڵ تۆفیقاغا وێنێکی زۆر سەیری ئەو گەر سەیری جل و بەرگ و شتێکی ئەنتیکەیە ئەم وێنەیەش شوێنێکی مێژوویە لە سلێمانی کە جنابی شێخ لەتیفی شێخ مەحموودی تایە ئەمە ئەو کاتەش عەبدولسەلام عارف هاتەوە بە سلەیمانی لەوە چێ زابتە کوردەکانی و زابتە عەرەبەکانیش کە لێ بوون لەوانەی کە تیایان ڕەحمەتی شێخ لەتیفە فەتاح شاڵیە ئەمەشیان مستەفا بانەییە ئەویش بەڵێ ئەویش کێ بوو لەوانەیە کە شۆڕشی چواردەی تەمووزە پێم خۆشە دوایین وێنە لەم بەشەی یەکەمی بەرنامەکە ئەم وێنەی مەندی گەورە کاک عەلی مەردان پیشان بین
کە پێما بێ خۆت گرتوتە وێنەکە. ئەمە ئەم وێنەیە لە کۆتایی ساڵی 1970 من لە بەغا بووم هات بۆ دەرەوە لە بەردەمی ماڵەکەی خۆیانە ئەم وێنەیەم گرت ئەگەر هەڵە نەبم دوای وێنەی مەرحوم عەلی مەردانە. وێنێکی جوانە و ڕۆحی شاد بێ کاک. ئیتر نازانم دوایەوە کەی ئەمری خۆی کردو نازانم بۆچی دوایی کردو. مانومان کردی بێکەوە وچانێک وەرەگرین و دواتر بەردەوامە بینە سەری ئەو وێنانی تر. خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ کاک هێمن شاڵی بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ کاک هێمن شاڵی لەگەڵتان بەردەوامین. کاک هێمن ماشەڵڵا وێنەکان زۆرن، من پێم خۆشە زیاتر سێری وێنە بکەین بۆی ئەو وێنانە هەم ئەرشیف بکرێەوە هەم بینەرانیش ئەم وێنانە ببینن. ئەم وێنەیە وێنەی کۆمەڵی کەسایەتی دیاری سلێمانین کە لە ئەرشیفەکەی جەنابتا هەیە. ئەمانە کێن؟ ئەمەی لێرە بێنرێ عەبدوڵڵا شاڵی. کامیان کاک عەبدوڵڵایە؟ کاک عەبدوڵڵا ئەوەی کە ڕووی لێرێ بەڵێ و ئەمەش ئەحمەد شاڵیە. بەڵێ. ئەمەش کاک ئەحمەد حاج ساڵحی قاسمە. بەڵێ. ئەمەش دکتۆر قاهر شاڵیە. ئەمەش کاک عەبدوڵڵای مەلا فەرەجە. ئەویکیان نازانی وێنێکی جوان و ئەمە لە نادیە عیلمیە لە بەغا گیراوە. کۆمەڵی کەسایەتی جوان. بەڵێ. هەموویان هاوڕێی کۆن بوون ئەوانە. بەڵێ. دیارە ئەم وێنەیەم پێ خۆشەفشانی بین ساڵی 1949 لە مێرگەپان گیراوە. کەی تیا ئەناسی تۆ کاکی من؟ ئەمەی کە لێرە من بیناسمەوە خاڵم عومەر ئاغای حاج حەماغا لەگەڵ کاک فایق وشیارە. بەڵێ. ئەم دوانیان لێ ناسمەوە. لەوەیە چێ عومەر ئاغا وەختە مدیر ناحیەی سوورداش بوو بێ. بۆیە چۆ بۆی دیارە لە زۆر شوێن مدیر ناحیە بۆ قایم قام بوو کاک عومەر ئاغا. ئەمە وێنێش 21 1970 لە عەفەک. ئەمە چی تیا؟ ئەحمەد شاڵی ئەو وەختە لەوێ قایم قام بووە. بەڵێ. لە عەفەک 1970 بەڵێ لەوێ لە قایم قام بووە. دیارە ئەویش زۆر شار و ئەویش شارۆچکە گەڕاوە هەتاکو و محافزی ڕۆشتووە تاکو پارێز مصەرفی ڕۆشتەوە ئیتر وازی هێناوە. پێما بێ کراویشە بە پارێزگاری دهۆک. بەڵێ. یەکەمین کەس بووە بە ڕەسمی ببێ بە پارێزگاری دهۆک بەڵام نەیکردووە ئیتر چۆتە شوەڕشی ئەیلولەوە لەگەڵ ڕای کردوەتە دەرەوە. تر لەوە لە وەزیفا کە گەڕایەوە وەکو عایدون کردیان بە کاتب لە ئەمانەی عاسیمە لە بەغا و هەر لە بەغاش کۆچی دوایی کرد. هەر لەوێ مایە. بڵێ. ئەم وێنەیە وێنەیەکی عومەر ئاغای خاڵتە. ئەمە عومەر ئاغای خاڵم لەگەڵ کاک نووری ئەحمەدی تەها پیاوی سیاسەتمەدار و کورتپەروەری کاتی خۆی خوا لێ خۆش بێ. خۆیان لیان خۆش بێ. وێنەیەکی جوانە. ئەم وێنەیەش وێنەی 1949 1949 کاک عومەر ئاغای خاڵتی تایە. ئەمە قایم قام بۆ لە چوارتا. بەڵێ. لە چوارتا بۆ ئەوەی تەنیشتیشی لای چەپی کاک کەمالی حاجی شەفیق. وێنێکی زۆر جوانە. ئەم وێنەیەش دیارە هەر ئەوە کاک عومەر ئاغایە بەڵام بە جلوبەرجی ئەم کەساتیانە کە لەگەڵیان پێما بێ ئەمە ناوچەی گەرمیانە. ئەمە لە قایم قامی کفری بووە. کفری بووە. لە تەنیشتیشەوە کاک فایق وشیاری لەگەڵاوە وەستاوە. دیارەوەی ئەو سەر کاک عومەر ئاغای ئەوی تەنیشتی کاک فایق وشیارە. بەڵێ. بەڵێ. ئەم وێنێش چوار کەسایەتی سلێمانی شوێن ئەوانە کاکەم؟ ئەمەیان جەلال ئاغای حاج سەعی ئاغای ئەو سەری ئەو سەر. بەڵێ. لای ڕاستەوە. بەڵێ.
دوهم حامية فنية، سێهەم کاک حەسەن حسێنە، چوارهەم کاک عومەری حاجی فەتاحی حەڵواچیە. هەموو هەر چواریان لە وەزیفە بوون. وێنەی چوار کەسایەتی جوانە. بەڵێ. هەندێک وێنەمان هەیە وێنەی دیارە لە ئەرشیفەکەی جەناب تا وێنەکان زۆرن بەڵام ئێمە هەندێک وێنەمان لێ هەڵبژارتی کارگەی چیمەنتۆی سەرچنار 957 کارگەکە کراوەتەوە. بەڵێ. ئەم وێنێش هەر وێنەیەکی مەجلیسی ئیدارەی با بڵێن کارگەکەی سەردەمی عەبدولکەریم قاسمە. لە زمانی کەریم قاسمایە ئەم مەجلیسی ئیدارەیە. لای ڕاستەوە حەمەی حاج تایەری کۆییە، ئەحمەد زرنگ، ئەوەی لە ناوەڕاستایە جەلال ئاغایە کە بەڕێبەر بۆ بەڵێ تەنیشتی جەلال ئاغا سکرتێری جەلال ئاغایە، ناوەکەی نازانم. دووەم ئەو ڕەحمان شاڵیە، دوای ئەو جەمال شاڵیە. ئەمانە هەیە ئیداری بوون کە کارگەکەیان بردووە بەڕێوە لەو ساڵانە لەو زەمانە. ئەم وێنێش وێنەی 5/12/1959 دیار هەر ناو کارگەی چیمەنتۆی سەرچنارە، بەس مناسبەیە کە هەمویان نان ئەخۆن. ئەمە بە بۆنەی ئەوەی عەبدولکەریم قاسم لە خەستەخانە هاتە دەرەوە، دوایەوەی کە ویستیان سەدامەوان ویستیان اختیالیکەن، 16 فیشەکی پێوە بوو نەمرد. 5/12/59 ئەمان هاتن. ئەوە بە خۆشی ئەوە. خۆشی. ئەم وێنەیە ژوێنی کۆمەڵە کەسایەتیە دیارە لە حەفلەی دابەشکردنی زەویە لە سەید سادق 27/10/1960. ئەمیش لەم وێنەیە گەورە مۆزەفەکانی ئەو زەمانێتیایە لەوانە جەلال ئاغای حاج زاهی ئاغای تایە کە ئەو ساڵانە چون بۆ ئەوێ لە ناوەڕاستایە لەگەڵ خەڵکی ئەوێ کە خەڵقی شارەکە. بەڵێ. ئەم وێنێش نازانم مناسبەکە چییە، بەڵام وێنێکی مێژوویە. ئەمسا شەم حەمەی خاڵ وێنەکە دەرکەوتووە. ئەنی بەڕاستی منیش نازانم. جەنابی حاجی شەم حەمەی خاڵی تایە و لەگەڵ جەلال ئاغا و ئەوانی کەش مۆزەفە گەورەکانی کە لە سلەیمانین. ڕەنگە پارێز ئەو سامحا چینا مصەرفی سلێمانیشی تایە. زۆر ڕاست. ئەم وێنێش لە ئەرشیفەکەی جەنابەت پارێزراوە، وێنەیەکی جەنابی مام جەلالە، وێنەیەکی زۆر کۆنە. ئەمە وێنەیەکی زۆر جوانە، کاتی خۆی پێشکەشی کردووە بە جەمال شاڵی. هاوڕێ بوون. هاوڕێیەکی نزیکی بوون، خۆشەویستی یەک بوون. لەبەرەوە منیش پارێزگاریم لە وێنەکە کردووە لە لای خۆم. زۆر باشە کاک هێمن، دیارە من پێم خۆش هەندێک وێنش پیشان بەم کە جەنابەت سەردانی زانکۆی سلێمانیت کردووە. ئەم وێنەیەکی ئەو ساڵانەی لەگەڵ ئەمە بە بۆنەی نەورۆزەوە سلێمانی، ئەمەی کە لە پێشی پێشەوەیە نەریمانی بەهجەتی عەونیە، دوایەوە منم. ئەوەی تۆزێ سەری دیارەوە خەتابە بەردیارنی، ئەمەش حەمە سەعید جوڵایە. ئەخوا ئەوانی کە لەبیر وێنەیەکی جوانە. تۆ بۆچی چووی بۆ ئەوێ بۆ زانکۆ؟ من چونکە هەر حەفلەیەک لە جامیعە بۆیە منیان باڵێ کرد، ڕەفیقەکانم هەموو لەوێ بوون، بۆیە منیش چوومایە. ئەم وێنەیە ساڵی 1968 حەفلەی نەورۆزە. ئەمیش حەفلەی نەورۆزە لە بەغا کرا ساڵی 1968 تەلەبەکانی جامیعەی بەغا کوردەکان بەڵێ کوردەکان کۆبوونەوە و لە فەلوجە ئەمەیانگە ئەم مناسەبەتیان. ئەم وێنەیە شەرەوەیە تۆ جامانێکی کوردی لەسەر کردووە، جلی کوردی. جلی کوردیمان لەبەرەیە. لە لای ڕاستەوە ڕزگاری تایەربەجی یەحیابەجی بابانە، عومەری حەمە ساڵح کۆچی دوایی کردووە، منم شەماڵی شێخ جەمالە کۆچی دوایی کردووە، کاگە نوەریش ئەندازیارێک بوو مدیری کارەبای سلێمانی وەیش کۆچی دوایی کردووە. ئەمەش هەر لەو شوێنە گیراوە 60. کاکی من دیارە جەنابەت لە دوایەوە کە لێرە با بڵێن خوێندن تەواوەکەی، بەڵام لە سەرەتای هەفتاکان بڕیارەیەکی بۆ یوگۆسلافیا بۆ خوێندن 4-5 ساڵیش لەوێ ساڵی 72 چی بۆ ئەوێ. ئەم وێنەیە
وێنەی و ساڵانەی کە لە دەرەوە سەردەمی گەنجی ماوەیەک لەم ماڵا ژیا بوو لە بەلگراداوە وێنەیەکی زۆر جوانی گەنجیە لە بەلگراداوە 1970 ئەم وێنێش هەر ستایلی ئەو کاتەی گەنجیتە هەرو کاتەیە ئەمان 74 ئەمە لە سکۆپیا گیرەوە ئەویان بەلگرادامە سکۆپیا چەند ساڵ لەوێ کاک من 3 ساڵ و نیو لێ بووم 3 ساڵ و نی لێوە بوویت هەندێک وێنەی ئێوێم لەلایە لەگەڵ کۆمەڵی وێنەی تری خێزانی ئەوانە بەس ژوورێکت هەیە لێرە ینی زۆر لە شتە کۆنەکانی خانەوادەی خۆتان و زۆر شتی تر کە سەفرت کردووە ئەوانە لێرە پاراستوتە من پێم خۆشە بێکەوە بچینە ئەو ژوورە دوایین بەشی بەرنامەکە لەوێت تۆمار بکەین سەری ئەو وێنانەش بکەین و سەری هەندێک لەو شتە دەگمەنانەش بکەین کە لەوێ هەڵت گرتووە فەرمو کاکێ من دیارەمە ئەو ژوورەی جەنابتەکە باسمان کرد ژوورێکی بچکۆلەیە بەڵام ماشەڵا شتی زۆر زۆر دەگمەنی تایە شتی زۆر نایابی تایە یعنی شتی تایە تەمەنی لە سەر و 100 ساڵە 70 ساڵ 80 ساڵ ینی شتی زۆر جوانت هەڵگرتووەوە تااقەتێکی زۆر باشت هەبووە کە ئەم هەموو شتت ئەوە تا ئێستا هەڵگرتووە پێم خۆشە خۆت باسیشی ئەم ژوورم بۆکە بە ئالێرەوە دەست پێ بکەین کاکێ من ئەلەم شتانە کە داد ناوە شتی سەیر و سەمەری زۆر تایە حەزم لە شتی وردە مەڵێ حەزم لە شوشەیە هەر شتێک زۆریش گەڕاوی جارچدە هەر وڵاتێک لە هەر وڵاتێک چووم شتێکم هێناوەتەوە لەگەڵ خۆمە بەڵام ئەو شتانەی کە زۆر لەلام بە نرخە مەسەلەن ئەم قوتوی جگەرەیە کە وەختی خۆی باوکی دایکم بەکاری هێناوە زیوە زیوێکی ڕووتە شتێکی جوان بەڵێ لەو شتانەی کە ئەوەیان چیە کاکێ من ئەوە ئەم شتە ئەمە وایە معمەلی جگەر معمەلی جگەری جارە ئەمە وەختی خۆی کە بەکاریان هێناوە ئاوا هێناویانە لێرە سیغارەکەیان تێ کردووە اینجا توتنەکەیان تێ کردووە دایەخیتەوە بە جگەرە لێرە جگەرەکەی هاتە معمەلی جگەری کۆنە معمەلی جگەری کاک پێم وایە پارەی سەردەمی مەلیکیت هەیە ڕیاڵی سەردەمی مەلیکی عراقی ئەوە ڕیاڵەکە ئەوسا 4 دەرهەم پیانەوە 4 دەرهەم ڕیاڵێ 4 دەرهەم بوو 4 پەنجایی بوو 4 فلسی 250 فلس دیارە مزور مەلێک لە مەلیک فەیسەڵیەکە 1932 پارەی 1932 فەیسەڵ الأول مەلێکی لە عێراق پارێکی کۆنە ئەمە تا ئێستا هەڵت گرتو دیارە جەناب لەو بابەتەم زۆرە بەڵێ لەو بابەتەم شتەکانی تریش زۆرن فلسی عێراقیم هەیە فلسی سپی و فلسی سووری زمانی مەلەکی فلسی سوور جابوو 4 فلسیم هەیە 5 فلسی زمانی کەریم قاسممان هەیە لەو وەکوینی خۆشت کامێرەشت زۆرە کامێرەی زۆرە بەداخەوە کامێرەیەم نەدۆزیەوە پیشانتان بە ماشەڵە جاوانە کامێرەی سایە سەرێ سۆر ڕەمێنیە چییە؟ ئەمەنگەیە هەرمەنگەیە مەنگە پچکۆلەیە مەنگە پچکۆلەیە کامێرەکە هۆتانی بۆمان نادۆ ماشەڵە کامێرەی زۆر زۆرتیایە ینی بە درێژای ئەو ساڵانە سێ فەوریتیایە ئەوانەی کە خێرا ڕسمیەگەر ئتر کامێرەی کۆن ئەمانیان ئەم جۆرەیان ئەمە هینە 12 ڕسمیە ئەمە 12 ڕسمیە گەشت جامەکان زۆری جامەکانم ماوە زۆری جامەکانی کە ئەمە بابێنە سەر ئەم مێزەی دووە کاگێ هێمن ئەمە پێم خۆش ئەلم کڵاوە دەست بکەین ئەمە چی ئەم کڵاوە هەڵت کڵاوە کاتی خۆی لە ساڵی 63 کە مامم پێشمەرگە بووە
لە جەولەیەکە بەرامبەر گەیشتووە بە مامجەلالی ڕەحمەتی ئیتر بەخۆی ئەمە یابە بە هەدیە جنای مامجلە لێوەتی بە هەدیە منیش مامیشم یای بە من کاک جەواد شاڵی من 6 ساڵە لای منە محافەزەم کردووە پارێزگاریم لە 63 هەڵت گرتوانی شتێکی کۆنە جوانە شتێکی جوانە شتێکی جوانی ئەو ساڵانەیە کە جناوی مامجلە دیارە ئەو ساڵانە بەکاری هێناوە ئارەڵا مامجەلار ڕسمی هەیە بەمەوە منیشەمە دواتر یاوەتی بە کاک جەمال شاڵی تا ئێستا جنابەت پاراستوتە لای خۆت وڵا پاراستومە نیازمەیە پێشکەشی کەم بە مەتحەفەکەی کە بۆ یەکەنەوەی تر مۆزەخانەکەی جنای مامجلە مۆزەخانەکەی ئیشەڵڵا ئیشەڵڵا ئەمەش دیارە ماشەڵڵا هەموو شتێکی پارەی هەموو وڵاتێکی تایە هەموو وڵاتێکی یعنی زۆربەی وڵاتەکان پارەکانیان لێرە هەیە هینێ بەڵێ مۆر و پارە و بەڕاستی یادگاری ئەمە زۆر بەرد جوانی منش تایە حەزم لە بەردە بۆ بەردیشم هەیە بەڵێ ئەمەش مۆمە ئەمە بۆ هین بەکاریە مۆم لەگەڵ ئەمە بۆ داگیرسانی سەبیل وەختی خۆی سەبیل تووتنەکەیان تێ کرد تۆزێکیان لەم مۆمە خستە سەر اینجا کە هینیانە کرد داگرسە تر بۆ خۆی داگیرسە ئاگرەکە چۆ سەر بۆ خۆی داگیرسە ئەم شتانی تر چێکا کێ من لێرە دیارە زۆر ئامیر ئەمە تەرجیلی کۆنا ئەمەیان کۆرتینگی پێڵێن ئەمە نەمساوی بوو ئەمە بەنەوە دینار کڕیم وەختی خۆی بەنەوە دینار باوکم بۆی کڕیم ئەمەیان گڕۆندیکە ئەمە گڕۆندیی تیکە بیستە ئەمە یەکێکە لە هەرە باشترین تەرجیلەکان زۆر لە گۆرانی کوردی کۆنەکانیش بەمە تۆمار کراوە بەڵێ من تەمان هینم زۆرە بەکرم زۆرە ئەمەش هەر ئاکایە ئەمە گرامەفۆنە کاسێتە بۆ زۆر شت بەکاری ئەمە سیدیشی هەیە بەڵێ بەڵێ ئەمە سیدیە بەڕاستی ئەنیشتی زۆر دەگمەنی تایە کەیتە ئەم ژوورەوەتر ئەچی تۆ بۆ مێژوو بەڕاستی و هەموو هێشتانەکەت بێتاقەت حەزی لێ ڕاست ئەوە چی ئەوە بەردە بەڵێ جارجار کە چم بۆ دەشتەوە ئەمەوەت تۆزێ بەر لەگەڵ خۆمە هێنمەوە هەر جوانی ڕاستە جوانی کۆمەڵی گوێنیترم لاماوە کاک هێ من با بە خێرای سەری هەنێکیان بکەین ئەم وێنەیە یەو ساڵانەیە لە دەرەوبی هونەرمەندی گەورە کە قادر دیلانیش لەگەڵایە ئەوە لە بەرلین گیراوە لە بەرلین لە بەردەمی ئوتێلەکەی کەتیایە بوون و قاعش لەوێ هینەکە کرا بەڵێەوە کا قادر دیلانەوەش ئەمە کاک فازل شانەگەرە ئەوە کاک خاردی لاناوەش خۆم ئەمە ژوێنێکی توێ ئێستایلی ڕیش و سمێڵ ئەمە لە ڤۆدنۆیە ئەمە لە ڤۆدنۆیە لە شاخی ڤۆدنۆ لە سکۆپیە ئەمە ژوێنەی تۆ کۆمەڵێک لە هاوڕەکانت ئەمە لە کۆچانیە سڤێتی نیکۆڵا سڤێتی نیکۆڵا لە مەکەدۆنیمان ئەم وێنێش هەر دەرەوەیە بەس مناسەبەکە چییە ئەمە دوو وێنە شاییە شای چییە؟ شایی ئەو زەلامە بوو وتە من میوان بۆ منیشان بر بۆ ئەوە شایی ئەوەتانی پەرچەیە و شایی بەڵێ ئەوە منم شای ساڵی هەفتاکانی بەس شایەکی جوان شایەکی خۆش ئەوە من و نەوزار شاڵی لە ماڵی جەلال عەبدوڕەحمان لە بەلەگراد ئەوە کوڕەکەی شاڵی ڕێز و خۆشویستیمان بۆی هەیە ئەمەیەکی جوان کوڕەکەی جەلالە بەڵێ ئەمە شەر کۆمەڵێک ئەمە کۆمەڵێککارن لەوێ ساڵی بیستوێکە من بە بۆنەی نەورۆزەوەیە ئەم وێنێش هەر بەلەگرادە ساڵی هەفتا و دووە ئەو کە کێن ئەوە کۆبوونەتان بێکەوە ئەمەش هەر بە بۆنەی نەورۆزەوەیە ئەم کۆبوونەوەیەکرا لەوە سەفیری عێراقی تایە قۆنسوڵی عێراقی تایە نەوزار شاڵی تایە سکرتێری کۆمەڵی خوێندکارانی کورد بوو لە ئەوروپا لە بەلەگراد
ئەمەش مەسوولی سەقافیەکە بوو نازانم ئەمە شیرین کە ئەو جل کوردیە جامانێکی بەستەوە جەنابی خۆمم ئەوش جەلال عەبدوڕەحمانە لێرە ئەمە وێنەیەکی جوانە ئەدیبتۆمایە دکتۆرە دیپتۆما لە هەولێرە ئەمەش زاوامان بوو مرد ئەمە کچێکی کوردی خوشکەزای عەزیز محەممەد ئەم وێنەیە نووسراوە شای شادمان 1970 شایی شادمانی فواد مەسیە لە سکۆپیا کرا کە میانچەقانی هێنا هەنچەی نابوو دوو کچی هەیە دوو کچیان هەیە شادمان کۆچی دوایی کردەوە دکتۆر شادمان وێنێکی جوان و یادگارێکی جوانە ڕۆحی شاد بێ ئەمە ژوێنێکی من و ئێلێنای ژنی کاک جەلال مەزهەرێن لە سۆفیا وێنەکان زۆرن بەس هەندێک کێشتیتر لێرای پێم خۆش ئەمانش پیشان بام ئەم دۆکۆمنتە کاکێ من ئەوە چییە لای خۆت هەڵت گرتووە ئەمە باوکم بۆ دڵنیابوون لە ژیانی کرێکارەکانی لەگەڵ شەریکەیەکی ئینگلیزیە تامینی حیاتی بۆ کردوون لە ساڵی 1961 ئەو کاتە بۆی کرد دڵنیایی بۆ دڵنیایی لەگەڵ شەریکەیەکی ئینگلیزیە ئەوە بۆی ئەوانم هەڵگرتووە دۆکۆمنتێکی گرنگە هەر حەزم لەو بابەتە دۆکۆمنت مارەی نەنکمم لایەت ئەوە دوو هینتدا ناوە لەو دوو جانتا وەتە وەخت خۆی ئەوە جیازی نەنکمیتیا بووە بەڵێ بەڵێ ئەو زۆر کۆن تەمەنیان چەند بێ ئەوە هین ئەوانە لە 200 ساڵ زیاترە وەخت خۆی نەنکی لەگەڵ خۆی هێناتی ئەم وێنانە وێنەی کۆمەڵێک کەسایەتی کە لە ئەرشیفی تۆیە هەن و زۆر بەشیان هی کاتی هاوسەرگیریە ئەم دوانەکیان ئەمە لەیلا خان لەیلا سایب و کاک مەحموود خەفافن لە 40 بە دیاری ئەم وێنەیان ناردەوە بۆ باوکە وێنێکی زۆر جلوبەرجی زاوا بۆکو زاوا بن ئەم دوو کەسایەتیان کرد ئەمە شێخ معرفیشی حەمەغەری بە کە پورم شووش پێکردە بۆ پازیزەخانی حاجی حەماغا ئەوش هەر مناسەبەتی ئەوەیە چاوە لە گوڵەکەی و جلی کوردی و ئەمەش وێنەی نیشانەکردنی دکتۆرە ڕووناک حەیدەریە بۆ دکتۆر ئەحمەد کەمال شاڵی کاک ئەحمەدی 68 ئەمەش دوو هاوسەریترن کامەرانی برام و ئاهەنگی براژنم ئاهەنگی ئامۆزاشمان ئەمەش کاتی هاوسەرگیریان کاتی هاوسەرگیریان ئەم دوو کەسایەتی ئەمەش جەمال شاڵی و نەسرین خانی حەفیدە ئەویش هاوسەرگیریان کردەوە ئەمەش وەگری برام و شەوین یاعقوبیە ئەویش هەرهینی هاوسەرگیریانە لە بەغا ئەم دوو کەسایەتی لە شەقڵاوە گیراوە ئەمە کاک محەممەد شاڵیە لەگەڵ گەشاوی شێم حەمەی خاڵە لە شەقڵاوە گیراوە ئەمە ڕسمە من گرتومە زۆر جوانە ئەمە نەش مناسبەیەکی دیارە هەر زەواج هاوسەرگیریە بڵێ کامەرانی برام هین ئاهەنگمان داوا کرد بۆ کامەرانی برام ئەوش باوکمە هۆگری برامە گەشەی خوشکمە کامەرانە ئاهەنگە دایکمە ئەوەش کە دانیشتوە تویت وێنەیەکی یادگارێکی جوانی خێزانیە لە بەغا زۆر جوانە ئەو یادگاریانت هەڵگرتووە بەڕاستی ئەو کەسایەتیان ئەنجا با بێنە سەر هاوسەرگیری خۆت ساڵی چەند بوو من لەگەڵ کێ بوو شیرۆکی هاوسەرگیریەکە چۆن بوو من ساڵی 1970 چوون بۆ داواکردنی دولبەر شاڵی دولبەری برایم شاڵی بۆ خۆم و یانمێ و منیش پێشترت ناسینانی ئەوانی لە مناڵێەوە پێکەوەی لە مناڵێەوە لەگەڵ نەوزاد و ئازاد و کاکەمالوانە تێکەڵانی نسیبەکەت ئەمە وێنەیەکی تۆیە ئەوە کاتی نیشانەکردنە تۆ و دولبەرخانە ئەوە لە ماڵی ئەمەیە کاتی نیشانەکردنە وێنەیەکی زۆر جوانە ئەم وێنەیەش وێنەی کاتی مناسەبەتەکەیە بەس بە ڕەش و سپی ئەوە کوێ ئەمە مە ماڵی ئێمەیە ماڵی باوکم بەڵێ بەڵێ حوشەکە زۆر گەورە بوو ئەم وێنێش
هەر ئەمەش هەر خزمان عینی و و مناسبەتەیە هەمان مناسبە وێنێکی جوانە بۆ نەیە ئەوانە کێن لەگەڵتانە ناوێرم ناوی بەرم بۆ تووڕێ بێ ناویان نابم هەر ناوی خۆمە بم ئەوە منم ئەوە دولبەرە ئەوە دکتۆرە میدیایە پورزامە بەڵێ ئەمە جەلالی حاجی مەلاکەریمی گەز فرۆشە لیوەی دیارە ئەم وێنەیە کوێ ئەمە بحیرەی ئەوە خەریدە لە مەکەدۆنیا شتێکی لەگەڵ زۆر دولبەرخان جوانە. چوونەوە بەڵێ، جارێکتر بەڵێ. بۆ ئەوێ چون بۆ شەر حەسەن بۆ ئەوێ دیارە هەر بە یادگاری و ساڵانی کە لە یوگۆسلافیا بوو جارێکتر ماڵی جەلال مەسەرە ئەمە لە سکۆپیا بڵێ چەند مناڵتانەی لەگە دولبەرخان ئێمە دوو کچ و کوڕێکمان هەیە کچە گەورەکەم مامۆستای وەرزشە لە ئامادەیی کچەکەی ینی خوشکی دوای ئەو ژینەخان مامۆستای ئابووریە لە هەر لە ئامادەیی سوارش فەرمانبەرە لە یەکێ لە کۆمپانیا تەمەەن درێژ بنیشەڵە ژاڵەخان ژاڵە و ژینە و کاکە سوارە ئەمە وێنێکی خێزانی ئێوەیە دیارە مناڵەکان هەمویان هەمویانی هاو سەریان پێگەناوە و ئێستا ئێوە نەماون ئەمە کاگڕەوەندە ئەوە ژاڵەیە هاوژینیەکەن ئەمە ژینەیە وش دەریایە ئەمەش سوارێ و لەگەڵ سانە ئەمە کاکە ئارایە کوڕیژینە و تەمەەن درێژ ئەمەش دارینە کوڕیژینەیە هەر تەمەەن درێژ چەندنەوە تێکا ئەمە چوار کوڕم هەیە تەمەەن درێژ میشەڵە بینە خۆشە لەگەڵیانە من لەگەڵ هەموو کەسێکا بینم خۆشە بەڵام ئەگەری زاجم بکەن منی سۆڵبەت و شتیوانیم تەمەەن درێژ میشەڵە ئەمە شەر خێزانی ئەمەش ئەمە لە هەوارە بەرزە لە خانۆکەی خۆمە ئەو وەختە لە هەوارە بەرزە بووین براژنەکان و مناڵەکانیان و دولبەر و مناڵەکان ئەمانە هەمویانە تەمەەن درێژ میشەڵا پێم خۆشە دوای نوێنە بەداخەوە کاتی بەرنامەکە تەواو بوو هێشتا شت زۆر ماوە وێنە زۆر ماوە شەڵا بۆ دەرفەتی سێر بۆ وێنەی تۆ دولبەرخان کۆتایی پێبێنین کە ئەمە هاوڕێی تەمەەن و ساڵانێکی زۆرە بێک هەن بەڕاستی هاوڕێن یانی عیلاقەی ئەوە نییە وڵای ژنومێت هاوڕێن هەر لە 48 ساڵە بەیەکەوە تەمەەن درێژ میشەڵاشتی تریش بەیەکەوە بن هینمان نییە تەمەەن درێژ من وخوای گەورە بۆ یەکتان بێڵی خێزانێکی بەختەوەری شەڵاخوای گەورە بۆ مناڵەکانتان بێڵی کاکێ میجارێ مەڕۆ زۆر زۆرمانومان کردی دەستی خۆش بێ کە دەرگای ئەو ئەرشیفە گەورێت بۆ ئێمە کردە و توانیمان هەنێک لە وێنە گرنگانە بەڕاستی ئەرشیفکەین و پیشانی بێت دەستەکانی تۆ خۆش زۆر سوپاسی کورساتی ژەکەین کام زۆر بۆ ڕەخسانی ناویشت بەڕاستی هەم بۆ جەنابەتەوە ئەمێ لێرە باسی وشکەم هەم کاک شێرزاد شانێڵ کە بەڕاستی زۆر دەمێکە ئەویست ئەم بەرنامەیە ببێ و زۆری پێخۆش ڕێز و خۆشەویستیمان بووی بەڕاستی هەموو کاتێک دڵسۆزە خۆشەویستان زۆر بە تاکید خۆشەویستان بەم شێوێ هاتی لە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتیشی ئارام بۆ هەموو لایەکتان